لە ماوەی 3 هەفتەدا دوو ڕووداوی هاوشێوە لە سلێمانی و هەولێر سەرنجی هاوڵاتیان بۆ پرسیارێک دەجوڵێنێت لەسەر دەسەڵات و ویستی هێزە ئەمنیەکان بۆ کۆنتڕۆڵکردنی پشێوی و پاراستنی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە شوێنێکدا. هاوڵاتیان دەپرسن دەسەڵات و هێزە ئەمنیەکان لە سلێمانی و هەولێر جیاوازن لە کارکردن، کامیان باشتر ئەتوانن ئاسایشی هاوڵاتیان بپارێزن. هێشتا ئەم دیمەنانەی چاویلاند لە یادەوەری هاوڵاتیاندایە کە بوونەهۆی ئەوەی ژمارەیەک لە ستافی چاویلاند بریندار ببن و 3 ئۆتۆمبیل بسووتێن و دوانی دیکە شتێک بشکێندرێن و زیانی ملیۆنێک دۆلار بەر چاویلاند و کۆمپانیای بابیلۆن بکەوێت. بەڵام هێزە ئەمنیەکان نەهاتن بەدەم داواکاری چاویلاند و هاوڵاتیانەوە بۆ ڕێگرتن لە ڕووداوەکە و کۆنتڕۆڵکردنی. بەڵام دوای نزیکەی 3 هەفتە لەو ڕووداوەی سلێمانی ئاهەنگێکی هاوشێوە لە شوێنێکی گەشتیاری هەولێر بەڕێوەچوو. بە پێی و گرتە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە و پۆلیسیش دەڵێت هەوڵێک هەبووە بۆ دروستکردنی پشێوی لەگەڵەوەی کێشەش دروست بوو، بەڵام پۆلیسی هەولێر بە ئێنارتی ڕاگەیاند ڕێگریان لە هەوڵی پشێویەکە کردووە و بە خێرایی کێشەکەیان کۆنتڕۆڵ کردووە. ئەگەر بەراوردی چالاکی هێزە ئەمنیەکان بکرێت لە ڕووداوەکەی هەولێر و چاویلاند، ئەوە وتەی ڕێکخەرانی ئاهەنگەکەی چاویلاند دەسەلمێنێت کە ڕایانگەیاندبوو بەهۆی کەمتەرخەمی هێزە ئەمنیەکانی سلێمانیەوە ڕووداوەکەی چاویلاند گەورە بووە. سەرەڕای ئاگادارکردنەوەی هێزە ئەمنیەکانی سلێمانی بە هەفتەیەک بەر لە ئاهەنگەکە، بەڵام هێزە ئەمنیەکانی سلێمانی لەناو ئاهەنگەکەدا ئامادە نەبوون. دوای ئاڵۆزبوونی دۆخەکە، بەرپرسانی کۆمپانیای چاوی گەشتیاری و ئەو کەسانەی بەهۆی پشێویەکانەوە لەناو چاویلاند گیریان خواردبوو، زیاتر لە 100 تەلەفۆنیان بە هێزە ئەمنیەکانی دەرەوەی چاویلاند و هێزە ئەمنیەکانی تری سلێمانیەوە کردبوو کەچی زۆر درەنگ بەدەم ئەو داوایانەوە هاتن. بەڵام هێزە ئەمنیەکانی هەولێر لەناو ئاهەنگەکەی هەولێر بە زوویی ئەو کەسانیان دەستگیر کردووە کە هەوڵی دروستکردنی پشێویان داوە. دوای تەنها 2 ڕۆژ لە ڕووداوەکەی چاویلاند، وتەبێژی پۆلیسی سلێمانی ڕایگەیاند هیچ ڕووداوێکی نەخوازرا و لە ڕۆژانی نەورۆزدا ڕووی نەداوە، وەکو ئەوەی ڕووداوەکانی چاویلاند بۆ پۆلیسی سلێمانی خوازراو بووبن. بەڵام پۆلیسی هەولێر لەناو ئاهەنگەکەدا 4 کەسی دەستگیر کردووە و پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ کردوونەتەوە. پێدەچێت هێزە ئەمنیەکانی سلێمانی وەکو تۆڵەکردنەوە لە ئێنارتی کەمتەرخەمیان ئەنجامدا بێت بۆ زوو بەدەمەوە چوونی چاویلاند. بەڵگەش بۆ ئەمە کاردانەوەی هێزە ئەمنیەکان بوو لە خۆپشاندانەکانی 10 تشرینی یەکەمی بەردەم هۆتێل شاری جوان لە سلێمانی کە لە ماوەیەکی کووردا کۆتایی هێنرا بە پشێویەکان و لە ماوەی چەند کاتژمێرێکدا 300 کەس بە تۆمەتی نانەوەی پشێوی دەستگیر کران. دوای ڕووداوەکەی چاویلاند لە پەیامێکدا شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیاکانی نالیا ڕایگەیاند ئەم ڕووداوە ئەوە دەردەخات ئەو هێزە ئەمنیانەی لە سلێمانی حکوم دەکەن نەک بە کەڵکی ئەوە نایەن حکمی هەرێمی کوردستان بکەن، بەڵکو شارێکیشیان پێ ناپارێزرێت.